پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئین الله تعالى سائل كل راع عما استرعاه. ئەفەرمی پێغەمبەری نازارمان محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی خودای گەورە پرسیار لە هەموو کەسێک دەکا کە ئەمانەتێکی پێسپار دەبێ ئەحەفیظ ذلك ئەم ضەیعه، ئایا ئەو ئەمانەتەی کە لە بندەستێتی، ئەم بەرپرسیارەتەی لە بندەستێتی، ئەم مەسئولیەتەی لە بندەستێتی، ئایا بەڕاستی پاراستیتی یان ضایعی کردووە. حتى يسأل الرجل عن أهل بيته، حتى أو بيغمر فرمي عليه الصلاة والسلام حتى برسيار دكري لبياوي لمالو من دالكي آية أو مالو من دالة أمانتي خداي بقول لا يتوب تو بكلماتي خوا أو مالو من دالة حلال كل بخود تو بكلماتي خوا بشرعي خوا أو مالو أو خزانة دبو حلال بوكا لقر أو خزانة جيان بوكا زيرين وجيان ببيت سري كواتە بۆت نییە ئەتوو بەڕاستی هیچ کاتێک منەتیان لەسەر بکەی و زەلیل و ڕەزیلیان بکەی بە منەت و بە قسەی ناخۆشی خۆت گوایە وەڵا ئەمن مەسروفتان دەکەم، ئەمن بەخێوتان دەکەم، ئەمن نەبم ئەنگۆ گڕوو دەبن، ئەمن نەبم ئەنگۆ لە بن خێمان دەکەون، ئەمن نەبم ئەنگۆ دەبی لە مزگەفتان دەستە سەری ڕابێخن. ئەخە بەڕاستی ئەو قسانە ناخۆش و قورسن، ئافرەتیش نەفسی هەیە، إحساسي هي، شعوري هي، بشرة خوا دروسي كردوا كمالك إحساس ومشاعري دايتي أو قصانا برينداري أكا أو قصانا هستو شعوري بريندار دكا زابوي براسي بياوان برا كانم عزيزة كانم منت لسمالو من دالي خوتا مكان دتوانن بقسي خوش برين بلاي هزار حمد و سنا لبو خواي قورا بزان خوا أو فضلي دايتما الحمد لله نانكي لخومان بيخوي هزاران ماڵی وەکو ئێمە باشتر، چاکتر، پیاوتر، ڕەسەنتر ئەو لە بن خێمان کەوتووە ئاوارەیە، ئەوە جێی نییە و فەقیرە و لە دەرکان دەدا بۆ پاروەنانێک. حەمد و سەنا لە بۆ خوای گەورە کە ئێمە ئەلحەمدوللا نانێکی چەند بە بەرەکەتمانەیە. ئەوانیش مەمنونی تو دەبن ئەو وەختی، ئەوانیش حەمد و سەنای خوا دەکەن و وەسپاسی توش دەکەن کەوا خوا تۆیان لە بۆ بێڵێ. ئەمە ئەتوبەی بە قسەیەکی ڕق و بە منەت هەموو ڕۆژێک بە منەت هەر عەلاقەی بینیوە ها بگرن ها بگرە خزمەتی سەم بکرد باە ئێستا لەنگۆ بە وەفاتر بوو زۆر پیاو هەیە قسەی ئەوە زۆر ناخۆش و ڕق دەکات نا بگرن ئەمن نەبم چێ ئەنگۆ بە خێو دەکات ئەمگۆ چنە ئەمن ناتان بدەمێ بەس ئاخچ بکەم علاجم نییە ئەوە کەی قسەیە کەی ئەمە قسەی پیاوانە قسەی پیاوی بە شەهامەتە کاکە ماڵ و منداڵی خۆت بە خێو دەکەی نەخێر بەڵکو حەمد و سەنای خوا بکە کە خوا تەوفیقی دای ئیشی لە بۆ دروست کردی ئیشی لە بۆ فەراهەمهێنای کە تۆ ڕزقێکی حەڵاڵت بەدەست بکەوێ و ئەو ماڵ و منداڵە بە خێو بکەیت.